لەناو ئێمەدا بوونی هەیە و زیندووە جای مای خۆشحاڵیە لە مانگی ڕەمەزاندا هەڵوەستانە زیاتر دەبینین مرۆڤ کاسە دراوسەکەی کاسە فەقیرەکەی لەبیر ناکات لە مانگی ڕەمەزاندا بیر لە برسێتی و تینوێتی ئەوانی کەشەکاتەوە مای خۆشحاڵیە جموجۆڵەکانی هاوکاری لە شاری کەرکووکدا زۆر بەرفراوانە شەقامی هاوکاریمان دایمە قەرەباڵەخە اینجا ڕێکخراوی شەمس بە خۆشحاڵیەوە هەستاون بە ئەنجامدانی دروستکردنی کۆمەڵە خوانی ئێوارە بەو کەسانی کە بێدایک و باوکن جایمە ئەزانین خوان واتە قەرەباڵەخی خوان بۆی مرۆڤ هەستکا لەگەڵ خێزانی خۆی دادی خوا دواتە گەرم و گوڕی خواردنەکە جا بەخشینی ئەم هەستا بەو منداڵانە بەڕاستی لە پایەکی زۆر بەرزدا دەبینەوە بە تایبەتی لەم مانگەدا ئەو سفرە قەرەباڵەخیان بۆ ئامادەکردوون هاوکات مای خۆشحاڵیە ئەگەر ئێمەش بمانەوێ لەگەڵ یاندا بەشدار بین دەتوانین هاوکارەکانمان بگەێنین پێیان و ئەو سفرەیە قەرەباڵەخترکەین بۆیان لەگەڵ ئەوشدا کۆمەڵە چالاکی و پرۆگرامی تریان هەیە بۆ درێژایی مانگی ڕەمەزان ئەگەر مرۆڤ لە مانگی ڕەمەزاندا تەپەڕۆعێک لە خۆیدا نەکات و نەبەخشێت ئیتر پێم وانە مانگێکی تر یاخۆ کارێکی تر هەبێت بۆ ئەوی مرۆڤ خۆی تادا بسەلمێنێت گفتوگۆی زیاترەکەین سەبارەت بەو پلانانەی کە بۆ یارمەتیدان دروستکردنی خوانەکان هەروە کۆمەڵە بابەتی هاوکاریکردنی تر لە شاری کەرکووکدا ئەنجام دەدرێت بە خۆشحاڵی و میوانەکەمان وەڵاممان دەداتەوە و هەروە پرۆژەکانی ڕادەگەێنێت ئەگەر ویستی ئەویش فرمێسک داودی کە سەرۆکی ڕێکخراوی شەمس کەرکووکە فرمێسک خان سڵاو لێبێت چۆنی ڕەمەزانتان پیرۆز قبولکە ئینشاءالله بۆ سپاستانەکەم کە ڕێکخراوەکە ئێمەتان هەڵبژاردە بۆ ئەم بەرنامە جوانە بۆ ئەم شاشە جوانە پێما بە ئێمە دەوێت سپاسی ئێوەکەین لە ڕۆمیدایەکەەوە ئێمە تەنها هاوکارێکین بۆەوەی کە کارەکانی ئێوە بێنینە بەرچاو و بتوانین بەشێک بین لەو دەستەی کە پلانەکانتان گەورەتر بکات بە هیوای نیش بتوانین ئەو جێگەیە بگرین سپاسانەکەم ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە میدیا لەم بابەتەیە چونکە هەموو ئاکەین خەڵکی تر چاو لە ئێمە بکات و بێت ببەخشێت و ئاکەین خەڵکی تریش هەندە ئەگەر نەیە بۆ لای ئێمەش خۆیان هەوڵدن ئەو کارە بکەن شتێکی زۆر باشەوە دەستخۆشتان لەیەکی زیندوو زۆر سپاس فرمێکس خان بەسێکی ئەوە بۆ بکە لە سەرەتایدا چۆن پلانی ئەوەتان دانا ڕێکخراوە کەتان ئەم کارانە بەجێ بگەنێت لە مانگی ڕەمەزاندا چۆن بیرتان لەو شوێنە هەستیارانە کردەوە لە واڵی تایبەتی بەڕێستانە بینیم خانی بێسەرپەرشتان هەروەها شوێنی پیران و کۆمەڵە شوێنی تریشتان دڵنیان داری کردەوە چۆن بیرتان لەم شوێنە هەستیارانە کردەوە من سەرتا پێم خۆشەیەک خاڵێک باسکەم ئێمە ئەم ڕێکخراوە بە شێوازێ بڕیارماندا کە داینین ئێمە پێشتر خۆمان کاری خێرخوازیمانەکرد بۆ لە من بە جوهدی خۆم بتەنها خۆم بووم یان چەند کەسی یارمەتی دەرم بوو بۆیە لێرە سوپاسی جنابی پارێزگارەکەم و پێی خۆش بوو گوتی ئەم کار و چالاکیانەی کە ئێوە ئەکتیڤن پێم خۆشە لە ژێر ناوێکا بێ لەسەر ئەو بابەتە ئێمە هەستان ڕێکخراوێکمان دروست کرد کە لەسەر بەغا تۆمار کراوە با خاوەن شادین کە ڕێکخراوەکەمان نووسراوە بڵێن شادی خۆی هەیە لە دوایەوە ئێمە پێمان خۆش بوو کە بینیمان کەرکووک ڕووی لە تەتەوەرێکی زۆر کردووە بەڵام بمانێ و نەمانەوەی کەرکووک هێشتا خەڵکی هەژاری زۆری تایە خەڵکی هەژار تەنها ئەوە نیە ئیلا مناڵێکی هەتیو بێ ئێمە هەیە باوکێکی هەیە بەڵام نەخۆشە ناتوانێت کار بکە بۆیە ئێمەی کەرکووکی ئەو هەستەمان هەیە حەزەکەین هەمیشەوە لە کۆنەوە هەبووە لەگەڵ دراوسی خۆمانیش بێ هەر هاوکاری یەکتر بکەین بۆ ئێمە لەگەڵ تیمی خۆمانە تیمی ئیداری بڕیارماندا کە کۆمەڵێک کار و پرۆژەمان هەبێت بۆ مانگی ڕەمەزان لەوانە ئەوە بوو کە ئێمە سەلەی غیدایی بڵێن بەشە خۆراک ئامادەکەین لە سەرەتای هەفتەی داهاتوو ئێمە دەستەکەین بە دابەشکردنی ئێستا ئەو ناوانە تۆمارەکەین کا پێویستیانە و پێمان خۆش بوو خوانێک ئامادەکەین بۆ خەڵوەتگەی پیران و هەروە بۆ خانەی بێسەرپەرشتان ئەمە لەبەر چی ئەماکەین ئێمە تەنها مەبەستمان لە خوانەکە نییە ئەو قەرەباڵغیەی کە مناڵ کە لەوێ بێت ڕاستە هەموو شتێکی بۆ دابین کراوە بەڵام هەستی قەرەباڵغی و هەستی خێزانی لەدەستداوە بۆیە ئێمە پێمان خۆش بوو لەو شتەشا ڕۆڵمان هەبێت و چەند کەسێک لەگەڵمانە هاوکارن تاکو چەندێک ئەم بابەتە کەەوە ئەو ماڵانتان هەڵبژاردووە تیم ئەڕوا هەڵیانە بژێرێت واتە تیمتانەیە بۆ دەستنیشانکردنی ماڵە هەژارەکان ئایا ئەمە تەنها گەڕێکێک لە کەرکووکەگرێتەوە یاخود تەواوی گەڕەکان نەگرێتەوە لە کەرکووکە ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان لە هەموو کەرکووکە جیاوازی ناکەین لە هەموو گەڕەکەکانە ئەوەیشی کە هەڵی ئەبژێرین بۆی کە سوودمەند بێت لەو بەشە خۆراکە یان لەو هاوکاریانی کە ئێمە چکە برنامەیەکمان هەیە کە تەنانەت پارەشیان پێبەخشین بەڵام تر تەمانەوە بێ لە ژێر بەرنامێکە بێ ئێمە یان تیمەکانمان بە دوو جۆرە هەنێ لە ماڵەکان خۆمان ئەچین سەردانیانەکەین بەڵام هەنێکی کە خۆیان دێن بۆ لامان ئێمە حەز ناکەین دەسڕنین بەڕووی کەسەوە بەڵام بۆ نمونە کە دێ بۆ لای ئێمە ئەڵێ من جیا بوومەتەوە مناڵم هەیە ئەبێ تەبعاً قەرارێکی محکەمەی هەبێ کە جیا بۆتەوە یان ئەوەیە کە ئەڵێ من بێوەژنم
طبعا ئەوە شهادت وفاتیە یعنی چکە ئێمە هەموو شتێ بێت تۆمارکەین لای خۆمان ئەبێ هەموو شتێ ئەرشیف بکەین بۆیە ئێمە لەژێر ئەو ئەوراقانی کە بۆمانە هێنن ئەو بڕیارانەی کە لایەنە چی بڕیاری جیابوونەوە بێت یان خێزان هەیە تەنها موچەیەکی ڕیعایی هەیە و 4-5 مناڵیان هەیە ئەمە یعنی بەڕاستی بە موچەیەکی ڕیعایە ناتوانێت هەموو شتێکی ڕەمەزانی بۆ دابینگا خۆتان نەزان ڕەمەزان مانگێکی پڕ بەرەکەتە بەڵام لەگەڵەوە شەتۆزی مەسرەفی قورسرە لەگەڵ مانگەکانی ترە ئێمە بۆ شێوازە هەڵیانە بژێرین هەنێ لە ماڵەکان خۆمانەچین سەردانیانەکەین و هەنێکیان خۆیان کە دێن بۆ لامان ئەو شتانەی بۆمان هێنن تۆماریەکەین فعلەن کە بزانیمان هەژارن پیانەدەین خۆشحاڵیە و بەڕاستی هەنگاوێکی باشە هەر کەسێک ئەگەر بینەری ئێمە بێت دەتوانێت ئەگەر خێزانێکی کەم دەرامەتی ناسی پەیوەندی بە ئێوە بکات و هاوکارەکان بگەن بەدەستیان بەڵێ زۆر ئاساییە ئێمە هەموو ئەوانی کە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دێ ئەتوانن ئێمە لە پیجەکەی خۆمانەدامان ناوە ژمارە مۆبایلمانیش داناوە ئەتوان پەیوەندیمان پێ بکەن بێن سەردانمان بکەن ئێمە لە ڕۆژانی یەکشەم هەتا پێنجشەم لە ڕێکخراوە ئێمە لەوەین لە سعات 1:30 بۆ سعات 4:30 لەبەری ڕەمەزانە کردوانە بە 4:30 و ئەتوان بێن سەردانمان بکەن ئەوەی کە وەکو باسم کرد ئەگەر بێوەژنە با لەگەڵ خۆیان بڵێن ئەگەر مێردی وەفاتی کردووە لەگەڵ خۆیان شاد وەفات بێنێ ئەوەشی کە جیا بۆتەوە با قەرار تەلاق بێنێت ئەو کاتە بەسەرچاو بەڵام غەیری ئەو دوو بابەتەش هەیە بڵێن مێردی هەیە برای هەیە بەڵام نەخۆشە یعنی ئێمە حاڵەتێکمان لایە عفوان حاڵەتێکمان لایە سێ خوشکی بەتەمەنن باوکێکیان هەیە کە ئیتر معەوەق ناتوانێت نە ئیش کات نەموچێ هەیە ئەمە ئەکید مستحقە یعنی ئێمە حاڵەتانە هەمووی لەبەر چاوەگرین ڕاستە فرمێسک خان پێم وابێ ئەو بابەتانە لە مانگی ڕەمەزاندا زۆر بەرفراوانە لە سنووری قزای چۆم چەماڵ بێت لە کەرکووکدا بێت فرمێسک خان هاوکارەکان تەنها بۆ خێزانە کەرکووکەکانن یان لە دەرەوەی سنووری کەرکووکی ئەگەر بابەتێکی وا هەبوو ئەتوانن بگەن بە ئێوە ئێمە پێمان خۆشە کە هەموو شوێنێک بگرێتەوە هەموو کەسێک بگرێتەوە بەڵام ئێمە ئەبینین کە کەرکووک زۆرتر پێویستی پێێت ئێستا لە هەموو شارێک ئەکرێت یعنی من ئەوەی کە پێم خۆشە جێگەی دەستخۆشی هەستەکەم لە مانگی ڕەمەزان وەکو منافەسەیەکی لێدێکی زیاتر خێر بکە ئەوە شتێکی زۆر جوانە یعنی تۆ بتوانی کە شتێکی وا دروست لە نێوان ڕێکخراوەکان ئێستا چەند ڕێکخراوێک کە بینیم ئەکتیڤن ئیشەکەن چالاکیەکانیان خێرخوازیە بۆیە من پێم باشە زیاتر بۆ کەرکووک بێ بەڵام ئەمانی کە خۆمان هەمانە توانیمان بۆ هەمووی بگەینین غەیری کەرکووکیش هەبوو یان ئەگەر حاڵەتێکی تایبەت هەبوو بێگومان ئێمە وەکو وتم دەست بەڕووی کەسەوە نانین بەڵێ لەم کارانەیە شعوری مرۆڤ زۆر گرنگە واتە ئینسان کە خێرێکەکە بەرپرسیارەتێکەشی قورسە تاکو چەندێک ئێوە ئەو خێراناکەن ئەو هاوکاریاناکەن ماڵی خەڵک ئاوەدانەکەنەوە بەڕاستی ئاگاتان لە شعوری بەرامبەرەکانە یعنی ئەمە خاڵێکی زۆر جەوەریە زۆر جار خەڵکێکی شیری نەفسی بەرزە ئەتەسێ بڕای وێنەی بیگیرە یاخود لێدوانێکی لێوە بێ تاکو چەندێک ئێوە ئەو خاڵانەتانی جێبەجێ کردو ئاگاتان لە هەست و شعوری کەسەکان بێت بەڕاستی خۆی ئێمە وەکو ڕێکخراوە کە ڕێکخراوی ئێمە بێ هەر ڕێکخراوێکی تر پێویستی بە ئەرشیفە یعنی چی ئەگەر بۆ پیجی خۆی ئەبێ ئەرشیفی کە بۆ نمونە من بۆ ئەم هەفتەیە بۆ 100 لە خۆراکم ئامادە کردووە کە بڵاوی ئەەکەمەوە کە ئەمڕۆ من 100 لە خۆراکم تەوزیع کرد بەسەر هەژارانە خەڵکێک ئەیبینێ کە خێرخوازە کە خاوەن بڵێن باری دارایی زۆر باشە ئەوە ئەبینێ دی هاوکاری ترمان بۆێنێ ئێمە ئەوەی کە ئەیکەین دەموچاوی کەس دەرناکەین بەڵام چالاکیەکە ئەبێ دەرخین چی بۆ ئەرشیفی خۆمان بێت چی بۆ ئەوەیە کە ئیتر ئێمە طبعا هەموو داوامان لێ ئەکری هەمووی داوای لەسەرەوە لێمان داوا کرد کە ئێمە چیمان کردووە چالاکیەکەمان چی بۆ پرۆژەمان چی بووە چەندمان سەرفرە بۆ چەند خێزان بووە یعنی ئێمە تەنانەت مستەمسەکاتیشیان لای خۆمان هەڵەگرین یعنی نوسخەیەک لای خۆمان دانین چونکە هەمووی لەسەر خۆمانەکەی ئەم پارەی ئێمە بە چیمان داوە بۆیە ئێمە یعنی داوامان لێکراوە بێ بە هەموو شتێ بەڕەسم وەکو بڵاوی کەینەوە چی بۆ هاندانی خەڵک بێ وەکو چاو لە ئێمەکان چی بۆی هاوکاریمان بۆی بەڵام دەموچاوی کەس دەرناخین ئەگەر هاوکارم یارمەتیم بە ئەو کەسانی کە دێن ناو لای ئێوە تۆمارەکە باشە هەژارن ئێوە بەداداچوونتان کردو دەرکەوتووە هەژارن ئایا لە داهاتوودا ئەگەر ئێوە بۆ مادیەک یاخود خواردنی ترگەیشت بەدەستان ئێوە پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنانەوەکەن یاخود نا دووبارە داواکەن خەڵکانیش سەردانتان بکاتەوە طبعا ئەم چالاکیانی ڕەمەزان تایبەتن بەڵام لەوانەیە دوای ڕەمەزانیش ئێمە کۆمەڵی هاوکاریمان بۆ بێت ئەم کەسانی کە لای خۆمان ناویان تۆمار ئەەکەین طبعا تەلەفۆنیان بۆ ئەەکەینەوە خۆکو بزانی خەڵک ئێستا ئەزانی کە ڕێکخراوەکان ئەم چالاکیانە ئەکەن خەڵک خۆی ڕووی کردو لە ڕێکخراوەکان داوا ئەکان ناو تۆمارەکە ئێمە کە ناویان لای خۆمان تۆمارەکەین لە فایلێکە هەڵی ئەگرین بەپێی کێ زەرورترە دوای ئەوە هاوکاری ترا تەلەفۆنی بۆ ئەکرێتەوە بێ سوودمەند بێت ئێمە دەستبەرداری نابین یعنی تۆی لە حاڵەتێکی وابێ هەروە ئەمێنێتەوە بۆیە ئێمەوی لە توانامانە بێت دەستبەرداری نابین هاوکارم پرسیارێکی زۆر جوانی کرد بابەتێکی زۆر جوانی وریژان سەبارەت بە هەست و ئەحساسیە و خێزانانە من دەتوانم لە ڕۆیەکی ترەوە و پرسیارت لە بکەم فرمێسک خان مانگی ڕەمەزان
نامەوێت ئەمە بڵم بەڵام ئەبێ واقعبین بین مانگی ڕەمەزان بۆتە بەشێک لەوەی کە مرۆڤ بۆ خۆ دەرخستن بەکاری بێنێ کۆمەڵە ڕخراوی تر هەیە کۆمەڵە پێیجی تر هەیە بۆ بابەتی خۆ دەرخستن بەکاری دێنن ئێمە لایەنی ئیسلامدا سەبارەت بەکاری خێرخوازی دارێکمان هەیە دوو سەرە دانێکی دەڵێ بە ئاشکرا بیکە دانێکی دەڵێ بەنهێنی بیکە ئێوە تا چەند هەوڵی ئەمەتانداوە هەردوو سەری دارەکە بە هاوسەنگی بهێڵنەوە لە کار خێرخوازەکانتاندا من یەک دوبوونەیەکت پێ ئەڵێم بۆ نمونە ئێمە ئەو چالاکی کە بۆ مناڵانی بێسەرپەرش بیکەین بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیە کە ڕسمیان بگرین ئەوە لێرەیە ئێمە ئەو لایەنە ئەگرین کە ئێمە نابێ ئەو هەستی ئەو مناڵە بجوڵێن یعنی بە شێوازێک کە ئەو مناڵە نەفسی پێی ناخۆش بە لە پەیجەکانە تۆ ناکرێ بۆ خوانێکی بچووک خواردنێک تۆ ڕسمی بگەی کە خەریکی خواردن ئەمە هەستی ئەو مناڵە بریندارەکە بەڵام لایەنێکی تری ئێمە کە ئەو خوانە ئەبین ڕسمی ئەواگرین کە ئێمە چوینە بۆ ئەو شوێنە چونکە تۆ خەڵکە هاوکاریت بۆیێنێ ئەوەنی کە لایەن هەیە ڕاستگۆ نەبوونە لەگەڵ خەڵکانی تر پێویستی بەوەیە کە تۆ دڵنیایکەیتەوە طبعا ئەوەی کە بمانێنێ دیارەکە باوەڕی بە ئێمە هەیە بەڵام پێویستی بەوەیە کە تۆ دڵنیا بێت و دڵخۆش ببووی کە ئەو هاوکاریە کە گەیاندی بۆ ڕێکخراوە ئەو ڕێکخراوەش گەیانی بە شوێنی خۆی ئێمە ئەو لایەنەشی بۆ پیشانەدەین کە ئێمە چوین بۆ ئەو شوێنە ئەو خوانەمان پێشکەش کرد بەڵام ڕسمی مناڵەکان بە هیچ شێوەی دەرناخین لێرەیە هەردوو لایەنەکەمان ئەبێ هاوسەنگ کردبێ طبعا کاتێک کە مرۆڤ بەرامبەرەکەی هاوکاریشی پێگەێنێت لە یادەوەریە ئەمێنێتەوە لەبیری ناچێت ئەمە ینی مرۆڤ ئەو کاهینەیە ئەوەی کە ئێمە گرنگە باسی بکەین ئەم یارمەتیدانانەی ئێوە چۆن بڵێ هیچ خزمایەتی و دۆستایەتی شتیایە ڕەفیقایەتی شتیا زۆر جاران شیرین خانەمیشە بێتە بابەتێک یاخود نا بەڕاستی ئێوە سیرەکەن چێ ئەولێتە جاری وایە لە ناو ڕێکخراوەکانە هەمیشە و پرسیارە دروست بووە لێ فلان کەس بۆ هاوکاری خزمی وە کەسی نزیکی خۆی بۆ زیاتر هاوکاری کراوە بەڵام کەسێک کە کەسی نەناسی و هاوکاری نەکراوە تاکو چەندێک ئێماگە بابەتە دینەکەش بووی نەولاوە ئێوە وەکو ئینسانیت هەوڵەدەن دادپەروەر بن لە نێوان کەسێک کە نایناسن و کەسێکیش بەڕاستی کە ناسیاری ئێوەیە بەڕاستی ئەو شتە فعلن هەیە هەر ئەو شتە شڕۆی داوە ڕاستە یعنی خەڵکە گەواش بیرکاتە واقعی خۆیەتی بەڵام ئێمە ئەوەی کە بۆ منەگە دراوسەیەکی خۆمش هەژار بێت قەیچێکە یارمەتی دەم بەڵام تو لە ناو خێزانی خۆتا بێ خزمی خۆتا بێ لەوانەیە پێویستی بۆ نەبێت بێت لە ڕێکخراو لێت وەرگێ وایە یعنی تۆ ئەوەی کە خەڵکی هێناوێتی بۆ من بۆی هاوکاری خەڵکی پێ بکەم بۆ خەڵکێکی فعلەن هەژارە بۆ خزمی خۆمی نەهێنا و خزمی خۆم ئەوە توان بەجیا بە شێوازێکی تر یارمەتیدەم بۆ کەسی خۆم بێت لەبەری هاوکاریەکانی کە لە ڕێکخراوەکانە هەیە لەوانەیە بەو ڕادە زۆرە نەبێ یعنی تۆ مەبلەغەکەش تۆ بۆ سەر 100 خێزانی تەوزیع ئەەکەی وانە یان سەر لە خۆراکان بۆ نمونە بۆ سەر 100 خێزانە وەکو بەشی یەکەم ئەو شتە بە شێوەیەک نی لەوانی وابکە مانگێ کامل ئەو خێزانە پێی بڕوە هەتا وەکو واستەی تێکەوێ وایە یعنی ئەو پەری هەفتەیەک یارمەتیدا بۆیە خزم و برادر و ئەمەی تێکەوێ شتەکەن لە خێر دەرئەچێ یعنی هەر بەجددی ئەگەر ئێمە بەبەستمان خێر بێ من بیکەمە واستە و کەسی خۆم و برادری خۆم لە خێر دەرەچێ بەڵام ئەگە دراوسەیەکی خۆم هەژار بێت یان کەسێکە کە من ئەیناسم فعلەن هەژارە قەیچێکە با یارمەتی دەمەگە خۆمیش بیناسم دەستخۆش ئەو زۆر باشە ڕەچای شتتان کردوانی تر خەوی ئەومان نییە گەرویسمان هاوکاریش بگەێنی ئێمە هاوکاریمان بۆ هات لە ماوەیە هەر یەکسەر بە تیمەکەی خۆمانوتم خزتم پێیان خزمێنیتیانە ئەوەی کە هەژارە ئەبێ وەریگرێ فعلەن هەمویان ئەو هەستیان هەیە بۆ منە لە تیمەکەی خۆمانە لە دەستەی کارگەڕی ئەوڵێ من فلانە کەس ئەناسم زۆر هەژارە ئێمە تەلەفۆنی بۆکەی ئەڵێن ئەوە هاوکارێکەیە طبعاً ئەیناسین کە فعلەن هەژارە تەلەفۆنی بۆ ئەو هاوکارێکی ئەتەوێت طبعاً ئەو کاتە ئەوش کە پێویستی بێ داوایەکە ئەگەر پێویستی نەبێت بەڵام غیری ئەوەی مای بینین ڕۆژانە لە پەیجەکانایە یان لە هەنێ شوێنە خەڵکەکە یعنی پێویستیشی پێی نییە بەڵام هەوڵی بۆ ئەدا ئەمە تۆزێک کاری ئێمە فعلەن قورس ئەکا وامان لێ دی ئەترسین ئێمە خێرەکە بە کەسێ بگەێنین کە پێویستی پێی نەبێت تۆ حەقی کەسێکی تر بخوا ئەو شتانش هەر هەیە ئێمە لە ڕۆژان لە کۆمنتەکانە ئەیبین داوا ئەکا لە کۆمنتە یعنی پێشتر ئەوەی کە ئێمە ئەمان بینی خەڵک ینی دەڕووینە ئەهات داواکە هەر بەجددی ئێستا هەیە حەقی خۆیەتی داواکە فعلەن نیەتی بەڵام ئەوانەی کە وایان کردووە خەڵک تۆزێ بترسێت لە چۆن یارمەتیەکە بگەێنێ ئەوەیە کەسانێ داوایەکەن هەنێکات کە مستحق نین پێویستیان پێی نییە موچەی هەیە تۆ موچەت هەبێ موچەکەت باش بێت ناکری حەقی کەسێکی تر بخۆی کە پێویستی پێیەتی با من خۆم کەمە شوێنێکێک لەوە وڵاتیانی کە لایەمان سەبەتەیە خۆراک وەرەگرم باشە من دێم لای تۆ سەبەتەیەک خۆراک وەرەگرم باشە نەبوون و هەژارم چۆن تۆ ئەو متمانە سپاس چۆن ئەو متمانە بەخشیتە من کە دواتر من تۆم بینی شەرمەزار نەبمەوە
یعنی چۆن وەکو برایەک مامەڵاکی لەگەڵ ماوەکو خوشتێک وایە شوێنی خان زۆر جار خەڵک تۆزێک نەفسیەتی قورسە کە شتێک لە تۆ وەرەگرێ لە کۆڵانێکە لە بازاڕێکە لە شوێنێکا تۆ بینێ هەست بە شکانەوەکە چۆن کە گەیشتە لای تۆ مامەڵەیەک واکەی کە ئەمڕۆ ئەو نیەتی سبەی تۆ نیتە واتە وەکو خوشتێک مامەڵاکی لەگەڵانە. ئێمە لەم خاڵەیە نەک تەنها خۆم ئێمە تیمێکمان لەگەڵایە هەڵبژاردننی ئەم تیمە بە شێوازێک بووە کەسانێک بن بعربی پێڵێ حەدیث نەعمە نەبێ هەموو یەکێک لە کەرکووکە بە سەختیا تێپەڕیوە ئەوەی بە سەختیا تێپەڕی بێت و دواتر گەیشت بێتە شوێنێک کە بتوانانی یارمەتی پێشکەش بکات ئەو شخصیاتەی نییە کە خۆی بەزانێ بەسەر خەڵکە تۆ شێوازی بەخشینەکە دەورە بینێ یعنی تۆ کە دێی بۆ لای من بۆ سە لە خۆراکە من بە منەتەوە بە تۆی بدەم لێرە تۆ نەدڵت بۆ دیارە جو خۆشە بێت و نە لە بیریشت ئەچێتەوە بە شێوازێک ئەندامەکانیشمان بەو شێوە ئێمە دەستەی کارگەری دەستێکی گرنگە کە تۆ چۆن هەڵی بژێری لەگەڵ خۆت بن هەر یەکێ لە ئەوان تەمثیلی ئەو ڕێکخراوەکە هەر یەکێ لە ئەوان چۆنێتی مامەڵەکردنی چکە دواتر خەڵک باسەکاتەوە قسە ئەکاتەوە خەڵک لەوانەیە جارتر وای لێبێ دەڕووی نەیە داوا لە ئێمە بکە یان ڕوو لە ئێمە بکە بۆ ئێمە زەرەرە یعنی ماوەی کە پێویستمان بۆیە کە خەڵک ئەو شتا بە دوعای خێرمان بۆ بکات دوعای خێر بۆ کەسە بکە کە هاوکارێکی هێناوە بۆیە ئەو شتا ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئەو کەسانێک کە ئێمە هەڵیانمان بژاردووەکو دەستەی کارگەڕیوەکە ئەو کەسانێک کە خۆبەخشن لەگەڵ ئێمەیە چۆن مامەڵەکەکەن مامەڵەکەش بەو شێوازە ئەبێ کە هەر کەسێ بێت ئێمە خۆمان ڕۆژانێ بە سەختیا تێپەڕیوین خۆمان ڕۆژانێ پێویستمان بووە ئێستا خوای گەورە پێمانی بەخشیەوە ئێمەش ئەی بەخشی ئەی دەستا خۆش دەستی زۆر سپاس فرمێسخان چی سەبارەت بە دەواازەی هاوکاری گەورەکان کێن ئەو کەسانی کە هاوکاری گەورەکانتان بۆ دەهێنن بۆی ئێوە بیبەخشنەوە ئایا سەرمایەدارانن کەسایەتێکی دیاری کراوە لایەنێکی پەیوەندیدارە من پێم خۆشە دەستخۆشی لە چەند لایەنێ بکەم لێرەوە ئەوانەی کە تا ئێستا لەگەڵ ئێمە هاوکارن و چەند کەسایەتیەکەن ینی بەشێکیان لە بەشی ئەوەی کە بۆ مناڵانی بێسەرپەرشتن وەقفی سنی کاک سالم لەگەڵمانە هاوکارە هەماهنگێک لە نێوانمان ئەبێت بەیەکەوە ئێمە هاوکارەکانە گەێنین ئێمە لە لایەنێکەوە ئەوان لە لایەنێکەوە ئەوەی ئەوان هاوکاریەکی باشە بەیەکەوە ئەوە ئەیگەێنین کاک سالم سڵاومان بۆ هەیە لێرەوە ئەو هەماهنگگیە هەیە بەنسبەتی سە لە خۆراکەکانیشەوە حاکم پەیڕەو یاسین مدیری کاتب عادل هەرکە ئێستا هاتم پەیوەندی کرد دووبارە هەماهنگێک لە نێوانمانە هەیە کە ئەویش دیسان لەگەڵ ئێمەیان بەشدارە بێت بەڕێزێک هەیە کە سەرمایەدارە لە ترسم لێرە ناویشی بڵێم کێشەی بۆ دروست بێت سەرمایەدارێکی بەڕێزە ئەوش مجموعەیەکی باش لەسەر لە خۆراکی بۆمان هێناوە بەڕێز کاکشیڤانی فەلاح میران لەک ئەوش گەنجێکی ئەم شارەیە کە گەنجێکی چالاکە پێی خۆش بۆ ئەوش لەگەڵمانە بەشدار بێت لە بکارانەیە کە ئێمە بەنیازیم بکەین لەو چالاکیانەیە کەسانی تریش هەن کە لەوانی ئەوانش بەشدار بن بەڵام خەڵکی تریش هەیە کە خەڵکی ئاساین بۆ مناڵێ من ئەو زەکاتێک کە ئەمێ بیدام یان ئەو پارەی کە ئەمێ حەزەکەم بیکەم بەخێر بهێنم لە ڕێگای ئێوە بێت لەوانی ئەو کەسە خەڵکە فەقیرەکە نەناسێ هێنێ لە ڕێگای ئێمەوە پێشکەشێکە تاکو چەند هەوڵتان داوە بنەمای سەرەکی ڕێکخراوەکەیەوە بریتی بێ لە متمانە هەم متمانە لە نێوان ئێوە سەرمایەدارەکان و هەم لە نێوان ئێوە هاوڵاتیان بەڕاستی ئێمە ئەزمونگەلێکی زۆرمانەی لە ڕابردوودا بەشێک لە ڕێکخراوەکان پوکانەتەوە بۆ کارەوەی متمانەیان هەم لە لای خەڵک لە دەستداوە و هەم متمانیان لای سەرمایەدارەکان لە دەستداوە تاکو چەندێک ئێوە هەوڵەدەن بنەما متمانە بنەمای یەکەمی کارەکەتان بێ هەر کەسێک کە بێوێ ڕێکخراو دانێت بێوێ بەو ڕێکخراوە خۆی دەوڵەمەندکە ئەوە سەرکەوتوو نابێ چکە تۆ ڕێکخراو کە دایانی ئەبێ بزانی ئەبێت تۆ خۆت مەسرەفی بکەی خۆت کاری بۆ بکەی نەک ئەوەی خۆتی پێدەوڵەمەندکەی ئەو شتەی خاڵی بەڕێز باس کرد خاڵێکی زۆر گرنگە فعلەن ئێمە کەسایەتیمان هەیە و ڕێکخراومان هەیە لە ژێر ناوی خێرخوازیە خۆی پێدەوڵەمەندەکە لێرێ هەر تا ماوەیەک ئەتوانێت بەردەوام بێ ئەوەی کە ئێمە ئەیکەین ئێمە ڕێکخراوەکەمان شەهادەی هەیە بۆیە متابعە ئەکرین یعنی ئێمە تاو شەهادەیە کە وەرمانگرۆ بە ئاسانی وەرمان نەگردووە متابعەمان ئەکەن لە هەموو کار و چالاکیەکە بۆیە ئێمە پێویستمان بۆ متمانەیە هەم لە سەروی خۆمان و لە دەستی نەدەین چکە لێرە لە محاسبە ئەکرین هەم لەگەڵەوەی کە ئێمە گەر ئەو کەسانی کە خێرخوازن لەگەڵمان هاوکار نەبن لەوانێت تۆزی کار و چالاکانی ئێمە سز بێتەوە ئێمە پێویستمان بە متمانی ئەوانە بۆیە ئەوەی کەوا ئەکا ئیتر تۆ ئەتەوێت چی ناوبانگێک بۆ خۆت دروستکەی چی مێژوویەک بۆ خۆت بنووسیتەوە ئەگەر مێژوویەکی دوور و درێژت بوێت ئەبێ بزانی هەموو هەنگایەک چۆن هەنگاوەنی بەڵام ئەگەر تۆ بتوێت تەنها خۆتی پێ دەوڵەمەندکەی ئەوەی کەسی ڕاستی بێوێ خێرخواز بێت لە ڕێگای ڕێکخراوە دەوڵەمەند نابێت ناتوانین استقلالی ناتوانین لە ڕێگای کەسانی سەرمایەدار جارێ دوان یارم ئەگەر تۆ بتوێت ئەو متمانەی بەردەوام بێت هەمیشە بۆت بێنن ئەبێت تۆ ڕاستگۆ بی یەکێ لەو خەڵانی کە ئێمە ئەیکەین بۆ نمونە
چالاکیەکەم بەڕێز لەگەڵما هاوکار بوویتە لەو چالاکیە بەڕێشت ئامادابی لەگەڵمانە ئەبینی کە ئێمە چۆن دابەشیەکەین ئەیدەین بەکێ ئەمە واکە تۆ متمانەکەت بەردەوام بێ بەڵام کە من لە تۆی وەرگرمەوەیتر ئاگاداری ئەوە نەبی کە ئەمە چۆن ئەگا بەو خەڵکە هەژارە لێرە تۆش پرسیارت لا دروستە بێ. دەستا خۆش دووبارە. فەرمێسخان پرسیارێکی تر هەیە خۆی لە هەموو شوێنێک وزەی سەرۆکەکان دابش دەبێت بەسەر کارمەندەکاندا من لە کاری ڕێکخراوی چەند ساڵانێکی زۆر ئیشم کردووە ئەگەر سەرۆکەکە وزەی نەبووایە بیرۆکەی باشی نەبووە ئێمەش بە هەمان شێوە سز دەبووین چۆن یەک خاڵت سەقامگیر کردووە کە هەموو کارمەندەکانت لە دەوری ئەو خاڵدا بخولێنەوە و ئەگەریش خۆت بلەکەت بەرزتر کرایەوە یاخود بارودۆخوای خواست کە تۆ لەبێ نەمێنی چۆن لەسەر ئەو مەبدا لەسەر ئەو بڕواایە کار بکەن کە تۆ بۆیان بەجێ دێڵیت. وەکو خاڵک پێشتر باسم کرد کەسەکانم زۆر بە وریایی هەڵبژاردووە یعنی کێ بۆن کێ بابەتەکە هەڕەمەکی نەبووە نانا بە هیچ شێوەیە کێ دەستە ڕاستن بێت چکە ئمە خەڵکانە لە سەرتا لەگەڵمان نابوونە دووریان ماخستووەتەوە نەک لە بەروی کەسی خراپن ڕێزم بووە نەک لە بەروی کەسی خراپن لەوانەیە دیدگەیان لەگەڵ ئێمە تۆزێک جیاواز بێت شێوازی تەعاملیان لەگەڵ ئێمە تۆزێک جیاواز بێت ئێمە ئەبێ هەموو کاتێ بزانین کە تۆ بتەوێت سەرکەوتوبی ئەبێت تەنها خۆت بە سەرۆک دانەنی ئەبێت سەرۆکی تر دروستکەی قائیدی تر دروستکەی هەر کەسێ من لەوێنە بم لە شوێنی من قائیدێک بێ بزانێت کە چۆن ئێمە تەعاملەکەن ئەوش ئەکەوێتە سەر هەڵبژاردننی کەسەکان ئەگەر خۆی کەسێک بێت وا پەروەردەکرا بێت دڵی خۆش بێت بەکاری خۆبەخشی ئێمە ئەندامەکانمان لەوانەیە تەنها دوو فەرمان بەرمان موچەی هەبێت بەڵام ئەوانەی ترمان هەمووی خۆبەخشن یعنی ئەوانەی کە دێن لەگەڵ ئێمە لەبەر مەرازێکی خۆیان نایەن نەبۆ دەرکەوتنە نەبۆ موچەیە نەبۆ پارەیە خۆبەخشن زۆری لەو چالاکیانی کردومانە لە پەیجەکەمانە دیارە کە هەمووی خۆبەخشی ئێمە بۆ ئەوەی کاتی لافاوەکە ڕۆیشتین ئەو خانوانەی شۆرا و ماششت کە یەکێک بوو لەو چالاکیانێکی هیچ ڕێکخراوێک لە گەرگووکان نەیکرد ئاسان نییە تۆ بڕۆی ماڵێک کە هەتا لای ئەژنۆت قڕ بێت بیشوی ئاسان نییە بە سوپاس و جنابی پارێزگار تەنکەر ئایومان دابیکرد بەڵام هەمومان خۆمان ئەو ئەندامانی کە لەگەڵمانن خۆ بەخش بوون ئێمە گروپمانێ وتمان کێ پێ خۆش ئامادە بێت ژمارەیەکی زۆر باش لەگەڵمانە هات و گەنجی تریش هات توانیمان ئەو خانوانە بشوێنەوە چالاکیێکی گەورە بوو ئەمەش لەبەر هیچ مەرازێک نەبوو چکە نە پارەی تیا بوو و نە هیچ شتێکی تایبەتی تیا بوو تەنها خێرخوازیەک بوو کردمان لێرەیە ئەو کە دێت سەیری تۆ ئەکات تۆ بە شێوازێکی چەند دڵگەرم لەسەر ئەو بابەتە کارەکەی ئەیش وای لێتی لەگەڵ توێ لەگەڵ کاتە بەڵام خۆیان لە ئەسڵا ئەو ئەندامانێک کە ئێمە هەمانن بە شێوازێک هەڵیانمان بژاردووە کە هەر کەسێک لە ئەوێ منیش لەوێنە بم خۆیان قایدێک من خۆیان بزان چۆن تەعاملکەن خۆیان بزان چۆن تەمسیلی ئەم ڕێکخراوە بە شێوازێکی جوان بکەن. بەڵێ ماشەڵڵا کۆمەڵگەی ئێمەوەندە نەهامەتی و ناخۆشی و دەردەسەریتایە ڕاستی بە ڕێکخراو زۆر وریا بێ ئێوە هەفتەی جارێک یاخود مانگی جارێک کۆبوونەوەکەن بیرۆکەی تازە چۆن وەرەگرێن چۆن فیدباکی کۆمەڵگاکەن لەوانەیە بەڕاستی هەندێک کات کۆمەڵگا پێویستی بە سەبەتە خۆراک نەبێت پێویستی بە دەرمان بێت هەندێک ماڵی پێویستی وایە بە نەخۆشی بێت یاخود هەندێک پێداویستی زۆرمانی لەوانە هەندێک ماڵە بێشترین خان پێویستی بۆ بێ کرێخانۆکەی بۆ بێت واتە ئێوە چۆن ئەم فیدباکانە ئایا بۆ نمونە پلە بەندیەکتان داناوە بۆ دابەشکردنەکە ئێمە وەکو ڕێکخراوەکە خۆمان زۆر کۆنی هەمووی تقریبان چەند مانگێک ڕێکخراوەکەمان بە فەرمی ئیجازەمان وەرگرت و چەند مانگێکە بە فەرمی دەستمان پێی کردووە بەڵام ئێمە هەموو مانگێ ئەبێ کۆبنەوەمان هەبێ بەرنامەکەی وایە ئەبێ کۆبنەوەمان هەبێ بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە پێشتر چەند پرۆژەیەکی ئامادە کردووە بەیەکەوە مناقەشەیەکی وەکو دەستەی کارگەڕی کامینی گونجاوترین بێت کامینیان ضرورتر بێ ئەوەیان پێشکەش ئەەکەین و ئەویان ئامادە ئەەکەین و بزانین چی پێویستە ئەو کاتێ بە پێی پێویستەکان کەسانی تر ئاگدارکە کێ لەگەڵمانە هاوکارە بێت وەکو بزانین ئێستا ڕێکخراوەکان پێشتروانە بوو پێشتر لە منەظەماتی دووەلیەوە دامی مادی ئەکرا بۆ ڕێکخراوەکان ئێستا ئەوە زۆر کەمەوە بۆ نەماوە ئەبێ ڕێکخراوەکان لەلایەن سەرمایه‌داران و چەند لایەنێکەوە یارمەتی بدرێن بۆی بتوانن کارەکانیان کە خۆ دەزانی بچووکترین پرۆژە کە تۆ ئەیکەی پێویستی بە دامێکی مادی ئەبێ چی ئەگەر بۆ نمونە بۆ کرێخانوو بێت چی ئەگەر بۆ نەخۆشی بێت بۆ دەرمان بێت ئێمە ئەوانەشمان بۆ دێ ئێمە پێمان خۆشە ئەوە باسکەین ئێمە زۆر بەکەمی یارمەتی دارایی ئەدەین پێمان خۆشە کە یەکێک دێ بۆ لامان بڵێ نەخۆشین ڕەچێتەی دکتۆرەکەمان بۆ بێنێت ئێمە عیلاجەکەی بۆ ئەکڕین لەبەرەوەی ئەوەی کە لە ڕێکخراوە هەیە ناکرێت چکە تۆ ئەمنی وەتانی چاوی لەسەرتە
ناکرێت مامەڵەی پارەت زۆر هەبێ لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ خێرخوازان ئەبێ زیاتر تۆ مثلەن من ئەتوانم لەوانەیە زیاتر سوودی هەبوایە لە جیاتی سەبەتەیە خۆراک بۆ هەر ماڵێک 50,000 مان بدایە پێم خۆشە بەڕاشکاوانە قساکە نام واقعی باسی یەکەم بۆ هەر ماڵی تۆ 50,000 بیتی لەوانەیە ئیسیفادی لێ بکات زیاتر بەڵام لێرەیە تۆ لەسەر دەکەی ئەو کەسەی کە پارەکەی داوە لەوانەیە نەوعەنما پرسیاری لا دروست بێت و لەگەڵ ئەوەشات تۆ لەلایەنی ترەوە متابعە ئەکری یعنی ئێمە هەر ئەندامێ لە ئەندامانی دەستەی کارگەڕی لەلایەنی ئەمنی وەتەنی و جیهاتی ئەمنیەوە تەواوەتی پرسیار کراوین بۆیە ناتوانانی کۆمەڵە شتەیە بیکەی ئەچێتە باری ترەوە ئێمە لێرەیە ئەوەی کە ئەیکەین ئەوەیە هەر کەسێ حاڵاتەکەی ئەهێنێ بۆ لای ئێمە ناو خۆمانە زۆر جا ئێمە چالاکیان کردومانە دەستەی کارگەر خۆمان کۆمەکمان بۆی کردووە و دابیمان کردووە بۆی ئەوانەمان هەیە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە بڵین دعمی مادی زۆر ئەدەین ئێمە و حاڵاتەمان نییە بەڕاستی ئەوەی کە نەخۆشە بەپێی توانای ڕێکخراوەکەمان عیلاج بێ بۆی ئەکڕین کرێخان و بێ بۆی ئەدەین بەڵام بەپێی ئەوەی کە بزانین فعلەن حاڵاتەکە ڕاستیە دەستی فرمێسخان سەبارەت بە سەبەتەی خۆراکە بەڕاستی شتێکات بە مێشکمە ئایا سەبەتەی خۆراکی مانگی ڕەمەزان نیە سەبەتەی خۆراکی جەژنیشتان دەبێت ئێوە لە پلانتانە هەیە ئەو تۆزێکیش باسی پلان و پرۆژەکانی داهاتوومان بۆ بکەی بیرتانە چی کردوێتەوە بەنیازن چی بکەن لای کەس باسیشی ناکەیت ئێمە خەمە لێرە خاڵێک هەیە زۆر جگە باسی پلانەکانێکی کەس لایانی ترێکە بەڵام ئێمە کە لایانی تریش بیکە هەر لێرە سوپاسی ئەەکەین چکە ئێمە بۆ کەرکووکە ئێمە بیکەین لایەنێکی تر بیکە هەر جێگای دەستخۆشیە ئێمە وەکو پلانەکانمان پێمان خۆشە پلانمان داناوە سەردانی خانی بێسەرپەرشتان بکەین لەگەڵ یانە خوانێک بخۆین و لەگەڵ وەقفی سونیە ئەوانش کۆمەڵی دیاریان ئامادە کردووە بۆیات پێمان خۆشە سەردانی خانی بە ساڵاتچوان بکەین چکە بەڕاستی منوەکو خۆم هەستەکەم زۆر پێویستە هەستی خێزان بۆ ئەو کەسانە دووبارەکەینەوە و پلانمان هەیە یەکێک لەو شتانی کە پێمان خۆشە بیکەین بۆمان بگونجێت پێش جەژن گۆشتیان بۆ تەوزیەکەین چکە زۆر خێزان هەیە ئێمە زۆر جا ئەیبینین ئەڵێت منەوە چنێکە گۆشتم نەخواردووە بۆمان بگونجێت پێمان خۆشە ئەوەش دابینکەینەوە و پێشکەشیکەین بە خەڵکی هەژار و غەیری ئەوە مناڵ هەیە جگە لەو ئێمە وەکو بزانن لە کەرکووکە شوێنێکی تایبەتە بە مناڵانی بێسەرپەرشت تقریبا 34 مناڵی تایە مناڵەکان تەنها کوڕن لە تەمەنی 5 ساڵ بۆ 17 ساڵ چکە لە 18 ساڵ بێ لەوێ نەمێنن ئێمە بۆ ئەوان بەجیا پلانمان داناوە غەیری ئەوە مناڵیشەیە هەتیوە لەگەڵ دایکێتی بەڵام باریدارایی زۆر خراپە ئەوانیش بتوانین جلی جەژنیان بۆ بکڕین و بۆکو پلانی تر بۆ دوای ڕەمەزانیش پلانمان بەردەوام هەیە بۆ بەهار خۆدا نەزان بەهار کاتی چالاکیە بەڵام باسی ناکەین با نەبرێ بۆ ئێوە نزیک بیلیانەوە باشە دەستان خۆش بێ بێگومان کاری جوان هەر جوانە ئەوە ئەڵێ مرۆڤەکان تا سەر پێکۆ نامێنن بەڵام مێژویان لایەک تێمێنێتەوە زۆر جوانە مرۆڤ دید و ڕوویای جوان بێت لە بیرەوەری مرۆڤەکان ترە هیوادارین لەش ساغ بن ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییە ئێمە لێرە پێمان خۆش لە شاشەی بەڕێستانە داواکەین هەرکەس پێی خۆشە و متمانی بە ئێمە بتوانێت بێت لەگەڵمانە هاوکار بێت لە چالاکیەکانیشان لەگەڵمانە بێت بۆی بتوانین زۆرترین خزمەت پێشکەشکەین و زۆرترین کەس سوودمەند بێت ئەوەی پێخۆشە ئێمە دەرگامان کراوەیە چی لە ژماری مۆبایلمانەوە چی سەردانی ڕێکخراو بکات و دڵنیا بن ئێمە هەر کەسێک کە هاوکاریەکە هێنێن لەگەڵمانە بەشدارە بێت لە چالاکیەکەشە ئیتر ئەوەی پێی خۆش بە ناوی بێنی ناوی ئەهێنینی ئەویش پێی خۆش بێ بە شاراوی بێ بە شاراوی بێت سپاسی ئێواکەم بەڕاستی ئەعلام دەورێکی زۆر گرنگی هەیە ئەوەی کە ئەیبینین ئێمە لە ئەعلامەوە ئەکا خەڵک زیاتر هەم بدرێ و هیوادارم هەموو ڕێکخراوەکان لەم مانگەیە کار و چالاکی باش بکەن مانگێکی پڕ بەرەکەت و خێرە ئەوەی مەبەستی خێر بێت ئەتوانین لەم مانگەیە ئیشی باش بکات سپاس بۆ هەموو کەسانی کە لە سۆنگەی هەستکردن و بەکاربەری ئەو شتێکە دەبێت لە ماڵی خۆت بەخشی بۆی زیاتر بەرەکەت بهێنێتە ماڵتەوە هەوڵ دەدەن